ڕێکخراوی خوشکانی ئیسلامی لە سلێمانی دیداری وەفا بۆ ڕێزلێنانی ساز کرد و خەڵاتی ڕێزی بەخشیە بەشێک لەو ئافرەتانەی ڕۆڵیان لە پەروەدە و پێگەیاندن و خزمەتکردن بە کۆمەلگا هەبووە. دیداری خوشکانمان ساز کرد بە ناوی دیداری وەفا کە لەو دیدارەدا ئێمە هاتین سەرجەم خوشکانمان لە ئەنجومەنی باڵا، ئەنجومەنی سەرکردایەتی ئەندام پەرلەمان و ئەندامانی ئەنجومەنی پارێزگاکان، ئەنداممان لە ئەنجومەنی باڵای کاروباری خانمان و لە مەڵبەندەکان و لە لقەکانی خوشکان کۆ کردەوە بۆ ئەوەی پلانی ساڵی داهاتوو دابڕێژین بە تایبەت لەو واقعی کە ئەمڕۆ ڕوبەڕووی جیهانی ئیسلامی و بە تایبەت کوردستان و هەرێمی کوردستان بۆتەوە. بڕیاردەری لیژنەی مافی مرۆڤ لە خولی پێنجەمی پەرلەمانی کوردستان ئەو ئافرەتەی وەکو خۆی دەڵێت بە درێژایی کاری پەرلەمانتاری شەو ڕۆژی خستوویە سەریەک بۆ خزمەت بە هاوڵاتیان و گرفتەکانیان و بەدۆداچوونی بۆ دەکردن قسە بۆ پێیان دەکات. بەپێی ئەزمموی کاری پەرلەمانیم کە 3 ساڵۆنی و ئەندامی پەرلەمان بووم و ئەندام لە لیژنەی مافی مرۆڤ و ئەندام بووم لە لیژنەی داکۆکیکردن لە مافی ئافرەتان ئەوەندەی لە توانامانە هەبوو بێ شەو ماخستۆتە سەر ڕۆژ و ڕۆژ ماخستۆتە سەر شەو نەمان هێشتووە هیچ بڕیارێک بە سەرماناتیە پەڕێ، هیچ کۆبوونەوەیەک بە سەرماناتیە پەڕێ و هیچ جەولەیەکی مەیدانی بە دوواداچوونی هیچ دام و دەستگایەکێمە ڕێگەمانە داوە جێ بمێنین و ڕێگەمانە داوە فراخ دروست ببێ نەک تەنها لەو دوو لیژنەی کە هەبووین ئەگەر بۆ نمونە بە ئەو پەڕی تواناوە هەڵمانداوە لە لیژنەکانی تریشە حزوورمانە بێ و توانیمانە لە لیژنەکانی تریشە کاریگەریمانە. لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی و هەولێریش ئافرەتانی کۆمەڵی دادگەری بوونیان هەبووە و دەڵێن زۆرترین کات هەوڵیان داوە بە دوواداچوون بۆ گرفتی هاوڵاتیان بکەن. من وەکو سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی دادگەری و سەرۆکی فراکسیۆنی یەکگرتووش بووم هەردووکمان بەیەکەوە لیستی خزمەتمان فراکسیۆنی خزمەتمان پێکێنابوو. منەوە 9 ساڵەوە نزیکی 9 ساڵە من لەوێم طبعا ڕۆڵی کاریگەرمان هەبووە لەوێ ئەمە من شایەتی بە خۆم نایم ئەوان ڕابردوم شایەدە بۆ داهاتوم طبعا ئمە ڕۆڵی سەرەکیمان هەبووە وەکو کەسێکی ناسراو لەو شوێنە و زۆر بە ئەمەکانە ئێمە ئیشی خۆمانمان کردو بەڕاستی زۆر بە دڵسۆزانە ئیشمان کردو منیش و کاک ڕەمەزانیش لە ڕابردوو شاکاک فەیساڵیش ئەو 2 ساڵ 3 ساڵی ڕابردوو بەڕاستی ئێمە لێبڕاو بووین لەوێ. لە بواری پەروەردە و پێگەیاندن و هۆشیارکردنەوەی لاوان ڕێکخراوەکە دەڵێت لە ڕێگەی مامۆستانی خۆبەخش بەردەوام لە ڕاستکردنەوەی ئەو بارەلارەی کۆمەڵگەدا بوون کە ژمارەیەک لایەن لە هەوڵی تێکدانیدان. ڕامیا عوسمان کەناڵی پێام سلێمانی.